بێگومان مەترسیێکی گەورەیە لە هەر شوێنێکەوە دوژمنی کورد پێ بنێتە قاچی کوردستانەوە ئەمە مەرامێکی لە پشتەوەی ئەمە داگیرکاریەکی ئاشکرا ڕوونە ڕەنگە لە شوێنەکانی تر بە شەڕ بیوێ بەڵام زۆر ناخۆشە بە شێوازێکی خشکەی و ژێر بەژێر بێ خاکەی ئەمە داگیرکە. لە زەرر زیاتر بۆ کۆمەڵگەی کوردی هیچی تری نییە نە کولتوری لەگەڵ ئێمە گونجێ یعنی هیچی لەگەڵ ئێمە ناگونجێ تەنها هیچ قازانجێکی تیان نابینمەوە و خۆراکیش ئێمە خۆمان نەتوانین زەرێکی زۆر گەورە بین لە دارایی تورکیا چونکە ئێمە ئەوان خۆراک بێ ئێمە ئافرۆشن ئێمە لی نەکڕین ڕاستە لە سەرەتا بازرگانەکانی ئێمە زەرەرەکەن بەڵام ئەمانیش ڕایەن کە خۆراک لەوان نەهێنن بۆ هەرێمی کوردستان بە دڵنیایەوە هەموو شێ پێویستە بە هەنگاو بۆی بڕۆی ستێپ بای ستێپ ئێمە لێ ئێستاوە دەست پێەکەین بایکۆتی خواردنی دوژمنەکانمانەکەین ئێمە زەرێکی زۆر باشیان لێین دوای ئەوە یعنی خۆمان وا ناکەین کە بینە هۆکاری ئەوەی دوژمنەکانمان چەک بە پارەی ئێمە بکڕێت و بیاتەوە لە خۆمان. لە ڕووی عسکەریەوە لە باشوورە هیچ پێویستیەکی نییە جۆرێکە لە داگیرکاریەکی نەرم کە ئەم دەوڵەتە لەم 20 ساڵی دوایە بە هەموو شێوەیەک لە باشوورە درێژەی پێداوە و ئەجندای زۆر شاراوەی هەیە لێرە لە باشوورەوە ئەجنداکانی لە ڕۆژاوا دیارە دەوڵەت دێرە زۆر بە گرنگ نازانێ بۆ خۆی هەستەکە باشوور لەژێر دەستی خوایەتی ئەوە تا بینین لە ڕۆژاوا چیەکە. هەرم کۆبووناوانە هەمووی دنیا ئەیبینن کە کورد یەک پارچەیە کورد چوار پارچە نیە کورد یەک پارچەیە لە ڕۆژاوا شتێک هەڵبێ لێرە ئازارەکانی بینین لێرە ئازارە بێ لە ڕۆژاوا لە باشوور لە باکوور جیاوازی نیە من پێم وایە بێ کورد بوونی یەک هەڵویست گرنگێکی زۆری هەیە ئێستا کە هەموو ئەحزابی سیاسی هەموو چالاکی مەدەنیەکان هەموو ڕۆژنامەنووسەکان یەک دەنگ بین یەک ڕابین لەسەر ئەوەی کە بتوانین داگیرکاری تورکیا محکوم بکەین ئەم هەموو جەنایەتە ئەم هەموو ئەشکەنجام هەموو کوشتارە بوێستێنین من پێم وایە یەک هەڵویستی کورد تەنیا شتێکە کە ئێستا توانی یارمەتی کورد بات چۆن من بڕوام وایە ئێستا هەموو ئەحزابی سیاسی لە هەر چوار پارچە زانیان کە ئەوەی کە پشت بەسی بە ئامریکا یا پشت بەسی بە رووسیا یا ئێران یا تورکیا یا هیچ جێگای بایەخ و گرنگی نییە. هەر چوار پارچەی کوردستان هەر ڕاستە لەک جاکراوە دۆ بەس ئێمە هەر یەکین لە هەر شوێنێکەوە بێ ئێمە پشتگیری ئەم کارە ئەەکەین و بۆ ئەم کارە هاتووینە دەزێت شەقام و هیوان ئێمە نەوەکانمان گەورە ئەەکەین بۆ ئەوەی تورکی پیس لە خاکەکەمان بچێتە دەرەوە ئەوان ناتوانن ئێمە لە ناوبەرن ئێمە نەوەی نەوەکانیانش گەورە ئەەکەین. Hava